هیواشمان هەیە لە کاکە ئێمە لەگەڵ زۆرینیانێ ساینتیخابات چیە ئەوەی کە دایناوە شەیطان بووە چکازانێ زۆرینە خراپ بۆیان لێ بڕیار با لای زۆرینە بێ چەند پێغەمبەر هێنا هەموو کوڕی ئەرزە بەرامبەر بە ملیارەها بەشەر دێ ملیارەکان ڕاستنیان پێغەمبەرەوە ڕاست چ ئەگەزانە شەیطانانە شەیطان چۆن نەزانێ بەرنامەیان بۆ دابنێ بۆی بەڕاستی ئەو خەڵکە بگەوجێنن ئەو خەڵکە گیێل کرد نازان کە ئەکثەر الناس لا یشکرون خوا فەرمی لە سەتانەوەتی ئەو خەڵکە سوپاسی خوا ناکەن وەکو پێویست ئەکثەر الناس لا یعلمون لە سەتانەوەتی ئەو خەڵکە وەکو پێویست خوا ناناسێ پێغەمبەر ناناسێ حەق و ڕاستی ناناسێ ئەکثەر الناس لا یؤمنون لە سەتانەوەتی ئەو خەڵکە ئیمان ناهێنێت بەڕاستە بۆ ئیمانەوە ئاسانە تۆ لە هەموو حەز و ئارەزوەکانت ببوورە هەموو شتێ بۆ خوا خالیسە ئەبێ ئیشەکەی لە 100 بۆ خوا بێ و یەکێکی بۆ خۆت بێ وەرناگیری دەوەرە ئەمە چۆن دەرێبی ئەکثەرهم للحەق کارهون لە 100 ئەو خەڵکە حەقی ناوێ یعنی پێکەکەی لە 100 چی ناوێ ڕقی لێتی حەزی پێی نییە ئێمیش ڕێ باو زۆری نەدەگوان بەسە زۆربەی لا يسمعون جۆ ناگرن بۆ شتی چاک فأعرض أكثرهم زۆربەی پشتی تێک ما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون زۆر بەشی ئەگەر ئیمان بێنێ نیەتی خالیز نییە بۆ خوا